بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. چشتێک واەکە ئینسانێکی پڕشەرم دەرچێ، ئەو عیبادەتە گەورەی لە کیز نەچێ، کەسێکی بە شەرم و شکۆ بێ، بەو هۆیەشەوە خۆشەویستی ئەڵڵا بێ. چەند خاڵێک هەیە کە ئەگەر بێت و ئینسان پەیڕەوی بکە، ئەوە سیفەتی شەرم تایە گەشە ئەکە و کەسێکی بە شەرم و شکۆ دەرەچێ. یەکەمیان مراقبەت الله تعالى، بەردەوام هەست بە چاودێری ئەڵڵا بکە جەل جەلالوه بەسەریەوە. ئەلەم یعلم بأن الله يرى، وشرم لە ئەڵڵا ناکەی، نازانی ئەڵڵا جەل جەلالوه ئەتبینێ ئەم هەموو بێشەرعیە چیە، ئەم هەموو تاوانە چیە، بە حسابی خۆت کەس ناتبینێ؟ نازانی ئەڵڵا جەل جەلالوه ڕەقیبە بەسەرتەوە، على كل شيء رقيب. خاڵی دووەم بریتە لە ناسینی ئەڵڵا. بەڕاستی ئینسان هەتا وەکو معریفەتی لەبارەی ئەڵڵا و جەل جەلالوه زیاد بکە، بزانێ کە ئەڵڵا جەل جەلالوه ناو صیفاتەکانی واتایان چییە، و بزانێ کە ئەڵڵا جەل جەلالوه سزای هەیە و پاداشتی هەیە، و خۆی شارەزا بکە لە ناو صیفات و ئەفعالەکانی ئەڵڵا جەل جەلالوه، ئەوە زیاتر وابەستەی ئەڵڵا بێ و زیاتر خۆشی ئەوێ و زیاتر گوێڕایەڵیەکە و زیاتر دوورەکەوێتەوە لە تاوان و لە شکاندنی فەرمانەکانی. و شەرمیش لە ناو دڵ و دەرونیا گەورە ئەبێ و زیادەکە لە ئەڵڵا جەل جەلالوه. چکە بەڕاستی زانینی سزای ئەڵڵا بۆ ئەهلی مەعسیەت و تاوان و کوفر، و زانینی پاداشتیشی بۆ ئەهلی طاعەت و گوێڕایەڵی پاڵنەرە بۆ هەوڵدان بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی ئەڵڵا جەل جەلالوه. خاڵی سێیەم بریتە لە فێربوونی شەریعەتەکەی ئەڵڵا و کارکردن پێی، وەرگرتنی ڕەوشتە جوانەکان لە کتابەکەی ئەڵڵا و لە سنەتەکانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم، و کارکردن پێی. وإن تطيعوه تهتدوا، گوێڕایەڵی ئەڵڵا و ڕەسوولەکەی بکەن. هەرچی شەریعەت هەیە لە زاری ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم دەرەچێ بۆ ئێوە، ئەگەر ئێوە گوێڕایەڵی بکەن هیدایەت وەرەگرن، بۆیە دادەگیان. هەوڵ بدە هەست بە مراقبەی ئەڵڵا بکەی بەسەرتەوە، وەمەزانە کەس ناوبینێ، زاتێک ئەو بینێ کە بەڕاستی هیچ شتێکی لێون نابێ، هیچ شتێکی لێ ناشارێتەوە و هیچ کەسیش ناتوانێ ئاڵی بخەڵەتێنێ، و بزانێتەوە پەروەردگارێکت هەیە کە جوانترین و بەرزترین و بەڵندترین ناو سیفاتەکانی هەیە، و کردارەکانیشی لەو پەڕی چاکی و جوانی و پاکیان، لەو پەڕی کەماڵان. و بزانە بەهەشتێکی هەیە بۆ تۆ ئەگەر ئەهلی شەرم بی، و جەهەنەمێکیشی هەیە بۆ تۆ ئەگەر بێت و ئەهلی شەرم نەبیت و بیشکێنی. خاڵی چوارەم بریتە لە ناسینی خۆت بناسە، بزانە چه ئینسانێکی چه سیفاتێکی ناشرینت تایە، خۆت باش بکە و لە خۆتا لای بە، بەرەو باشتر و باشتر و باشتر بڕۆ. خاڵی پێنجەم هاوڵە بێشەرمەکانت بگۆڕە، لەگەڵ کەسانێک هاوڵی بکە کە ئەهلی شەرم و شکۆ بن، ئەهلی شەرم و حەیا بن. دوورکەوەرەوە لەو کەسانەی کە داماڵراون لە شەرم، دوورکەوەرەوە لەو هۆکارانەی کە شەرمە لێدا ئەماڵن. چکە بەڕاستی هاوڵیکردنی کەسی چاک واجبە لەسەرەوە، دوورکەوتنەوە لە کەسی خراپ واجبە لەسەرێ، ئەمە شتێک نییە بڵێ سنەتە. خاڵی شەشەم تۆزێک دیراسەی ژیان نامەی دایکانی ئیمانداران، هاوسەرانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بکە. تۆزێک دیراسەی ئافرەتانی سەحابە بکە، ژیان نامەیان بخوێنەرەوە. بەسە دیراسەکردنی ژیان نامەی لەشفرۆش و بەدڕەوشتەکان، ئەکتەر و گۆرانی بێژەکان. تۆزێک بچۆرەوە بە خۆتە، بزانە کێت کردوتە قودوە و پێشەنگی خۆت و
سیرەت و ژیانی خۆتە لەسەر سیرەت و ژیانی کێ بنیاد ناوە. خاڵی حەوتەم خۆت پەروەردە بکەرەوە لەسەر ڕەوشتی جوان، چۆرەوە بەخۆتە بە بەردەوامی پرسیار لە خۆت بکە ئەم ڕەوشتە سەرچاوەکەی لە شەرمەوەی یا لە بێشەرمیەوەی. ئەبەو شێوە لە قسەتە، لە کردارتە، لە بیرکردنەوەتە خۆت ڕاست بکەرەوە. تۆزێک محاسبەی خۆت بکە پێشەوەی ئەڵڵا محاسبەت بکە، بڵێ بۆ ئەوەت وت بۆ ئەوەت نەوت، بۆ ئەوەت کرد بۆ ئەوەت نەکرد، بۆ ئەوە بە خەیاڵتە هاو، بۆ ئەوە نەهات، تۆ بواە شەرمت لە من بکردە. خاڵی هەشتم هەر شتێک پێچەوانەی شەرمە تەرکیکە، لە تێکەڵاوی پیاوان، لە خۆڕوودکردنەوە، لە لەنجەولارکردن، لە زۆر دەرچوون لە ماڵ، لە هەر شتێکی تر، دەنگ ناسکردنەوە، هەر شتێکی تر کە ئەبێتە هۆی ئەوەی شەرمە لێکەم بکاتەوە، تۆ دوورکەوەرەوە لێ، چونکە تۆ لێت داوا کراوە کە شەرم لە خۆتە گەشە پێ بدەیت و زیادی بکەیت. خاڵی نوێم شەرم لە مەلایکەکان بکە، شەرم لە مەلایکەکان بکە. رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ مەلایکە ئەولاترە شەرمی لێ بکەن لە ئینسانەکان. شەرم لە مەلایکەکان بکە ئەگەر خۆت بە تەنیاش بووی، کیرامەن کاتبین لەسەر شانەکانت ئەنووسن، قسەکانت ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد، هەر قسێ لە دەمە دێتە دەرەوە نووسراوە چاودێریکەرێکت لەسەرە. بە شەرم کە لە مەلایکەکان، بەوە شەرم لە ئینسانەکانی ژەکەی. خاڵی دەیەم مجاهدەی نەفسی خۆت بکە، کۆشش بکە بەرپەرچی نەفست بەرەوە کاتێک بانگەکە بۆ خۆڕوودکردنەوە، بۆ میکیاسکردن، بۆ لەنجەولارکردن، بۆ ناسکردن، بۆ ئەدنان، بۆ ناردن بۆ کوڕی خەڵک، بۆ وەرگرتنی ئەدی کوڕی خەڵک، بۆ پەیوەندی نابەستنی ناشەرعی لەگەڵ خەڵکی. کۆشێ لەگەڵ خۆت بکە، بڵێ من نایکەم لەبەر ئەڵڵا جەل جەلالوه یارمەتیتە، هاوکاریتەکە. خۆی فەرمێ والذین جاهدوا فینا لنهدینهم سبلنا، ئەوانەی کۆششەکەن و خۆیانە پارێزن لە حرام لە هەموو ڕوویەکەوە، ئێمە هاوکاریانەکەین و یارمەتیانەین. خاڵی یانزە و کۆتایی دوعا زۆر بکە، بپارێرەوە لە ئەڵڵا جەل جەلالوه بتکاتە ئافرەتێکی بە شەرم و بە حەیا، ئینشاء الله وەڵامت ئەداتەوە یەکی ئەبی لەو ئافرەتانە، چونکە خۆی فەرمێ ئودعونی ئەستەجیب لەکم، ئێوە پارێنەوە لێم منیش وەڵامتانە دەمەوە. بۆیە نەکەی ئەم خاڵانە بشکێنێ، هەوڵ بدە بەم یانزە خاڵە صیفەتی شەرم لە خۆتە زیندوو بکەیتەوە، کە بەڕاستی لووتکەی سیفاتە دەرونیەکانە، سیفاتە جوانیەکان، سیفاتە ئیمانیەکان لە ئینسانە، و هەموو خێرێک لەوە سەرچاواگرێ، وەکو رسول الله صلى الله عليه وسلم دەفەرمێ.